لە شاری هەولێر و لە هۆڵی یانەی ئەکاد عنکاوە پاڵەوانێتی جامی پارێزگا بۆ یانەکانی شاری هەولێر لە یاری تۆپی سەرمێز بەڕێوەچوو. پاڵەوانێتێکە بۆ سێ ئاستی یانەکان لە کوڕان و کراوەی تاچی کچان و کوڕانی خوار 13 ساڵان ئەنجامدرا. کاتێکی زۆر باش بوو لەبەرەوەی بوتڵی عراقمان هەبوو لە نەجەف سیمانک و پێنجی ماجش بوتڵی ITF دووەلی هەیە لە سلێمانی وەکو خۆ ئامادەکردنێک بۆ یاریزانەکانمان ئیسفادەکی زۆر باشی هەبوو و ئاستێکی زۆر بەرزشان پێشکەش کرد یاریزانەکان لەم خولە. لە ئاستیانەکان برایەتی و هەولێر گەیشتە یاری کۆتایی. دوای ڕکابەریەکی بەهێز برایەتی بە ئەنجامی 3-2 لە یاریەکە براوە بوو، توانی ببێتە پاڵەوان. هەولێریش پلەی دووەمی بەدەستێنا. بەڕاستی پاڵەوانێتەکە زۆر بەهێز بوو. نادیەکانی هەولێری هەموو بەشداریان کردبوو، تقریبان 8 نادی توانیمان بچینە نیهای لەگەر نادی هەولێر. بتوڵەیەکی یعنی خوڵێکی کراوەی زۆر خۆش بوو، هەموو ئەوەکانی تێدا بوو، یعنی ئاستەکان ئی گەوران و گچکان و کچان و هیوادارین ئەو خوڵانە زیاتر بی. لە ئاستی خوار 13 ساڵانی کوڕان ڕاوێژ ئەسکەندەر لە یانەی ئەڕات لە یاری کۆتایی بە ئەنجامی 3-0 لە ڤارین مەعروفی یاریزان یانەی برایەتی بردەوە و پلەی یەکەمی بەدەستێنا. لە کچانیش ڕۆشنا عەبدولباقی لە یانەی کۆیا بە ئەنجامی 3-1 لە یاری کۆتایی لە مەریەم ڤینۆسی یاریزان یانەی ئەکادی بردەوە و یەکەم بوو. ماوەی نزیک مانگەکە خۆمان ئامادەکردووە بۆ ئەو دەورە و ئەلحەمدولیلا ئەوڕۆ سێم ڕۆژ بوو کە بەردەوام بوو دەورەکە و توانیم بکەومە قۆناغی کۆتایی و ئەو ڕۆژ کەمێک پێش ئێستا یاریەکەم دەستی پێکرد و کۆتایی هات ئەلحەمدولیلا 3-1 توانیم ببەمەوە. زۆر سپاس بەخوا، هەروەها سپاس بۆ مدەڕیبەکەم کە زۆر پاڵپشتمون، هەروەها دەستە یانەی کۆیا ئێستاش هاتوون بەس بۆی پاڵپشتمون زۆر سپاسیان دەکەم. من ناو ڕاوێژ ئەسکەندەرە کە توانیم بەشدار بم لە پاڵەوانێتی جامی پارێزگا کە توانیم پلەی یەکەم بەدەست بینم لەسەر ئاستی هەموو هەولێر کە توانیم لە نیهایی لە برای خۆشەویستم بەمەوە بە ناوی ڤارین لە یانەی برایەتی بووە. زۆر سپاس خوای گەورەش دەکەم کە ئەو ئاستەی دایتم. پاڵەوانێتیەکە ماوەی 3 ڕۆژی خایاند وەک ئامادەکاریەکە بۆ پاڵەوانێتی عێراق لە شاری نەجەف و پاڵەوانێتی نێودەوڵەتی ITF لە سلێمانی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.